جیاوازی نێوان بەرپرس و فەعۆ. بەرپرسبوون ئەرکێکی تایبەتە بۆ پێشەوایەتیکردن و خزمەتکردنی چین و توێژەکانی هەرگەلێک کەسەکان دیاری دەکرێن. بە کەسانێک دەوترێ کە خاوەن ئەزموون بوون لە ڕووی ئیداری بەڕێوەبردن بۆ پێشکەوتنی کۆمەلگا تێبکۆشن. فەعۆ بەوانە دەگوترێت کە خاوەن هیچ پرەنسیپێک و بەهایەکی کۆمەڵایەتی نین، دۆڕاوترین کەسی نێو کۆمەلگان، ئەوەی لای ئەوان گرنگ نەبێ هەستکردنە بە بەرپرسیارەتی. لێرە لەم جەنگەڵستانەی ئێمە کە ناومان ناوە هەرێمی کوردستان، چەتەکانی کوردایەتی بەڕێوەی دەبن، لە جیاتی کەسانی خاوەن مەعریفە پڕ ئەزموون فەعۆیان کردوتە بەرپرس. فەعۆیە کراوەتە بەرپرسی تەندروستی، لە جیاتی هێنانی ئامێری نوێی تەندروستی وێنەی سەرکردەی عیزبەکەی بەسەر نەخۆشخانەکاندا بەش کردووە. فەعۆیەکی دیکە کراوەتە بەرپرسی ئاوەدانکردنەوە، لە جیاتی قیرتاوکردنی شەقامەکان هەفتانە سمێڵی خۆی ڕەش دەکاتەوە. فەعۆیەکی تر کراوەتە بەرپرسی سامانە سروشتیەکان، هاو نیشتیمانیانی ئەم وڵاتە شەو تا بەیانی لە سڕەی بەنزین ئەخەون. فەعۆیەکی دی کراوەتە بەرپرسی شەهید و ئەنفال، بڕوانامەی شەشی ئامادەیی نییە. فەعۆیەکی تر خۆی دەڵێ سیاسەت و یاسا ئیشی من نییە، چونکە دەروێشێکی سەرسەختی تەریقەتی عیزبە دەکرێ بە ئەندام پەرلەمان. فەعۆیەکی دی نازانێت لە کۆڕێکی جەماوەری ڕستەیەکی بەسوود پێشکەش بکات، بەهۆی مەعسووبیەت کراوەتە بەرپرسی باڵا. فەعۆیەکی تر بەهۆی ئەوەی باوکی لە سەردەمی چاخی کوردایەتی دوو سەربازی زۆرە ملەی سوپای بەدیل کوشتووە، جەلادێکی شەقوەشێن بووە، کراوەتە نوێنەری حکوومەت. فەعۆیەکی دی ئەگەر ڕاوێشکارە بە کرێگیراوەکانی نەبن، نازانێ سویلەی قەرز و نەختینە و کاش و نەفەقاتی سیادی چییە، کەچی کراوەتە بەرپرسی خەزێنە. لە سایە حکومڕانی ئەم فەعۆیانە هاو نیشتیمانیان بۆ یەک ئیشاعیستی سکان لە نەخۆشخانەیەکی حکومی 6 مانگ سڕە دەبێ بگرێ. لەبەر نەبوونی هۆکاری گواستنەوەی گشتی، فەرمانبەران سەعاتێک لە شەقامەکان و ترافیکلایت دەوەستن. هاوڵاتیان خەون بە بەرمیلێک نەوت و کارەبای 24 سەعاتی دەبینن. موچەخۆر بە ناوی پاشەکەوت و لێبڕین و تێبڕین و موچە لێدزینەوە، موچەیان لێدەدزرێ. ئەگەر مامۆستا داوای مافی خۆی بکات تێر شەق دەکرێ. چالاکوان باسی ستەم و نایەکسانی بکە بە تۆمەتی سیخوڕی حکم دەکرێ. ئەگەر ڕەخنەگیر پرۆژە و باڵەخانە بازرگانیەکانیان بژمێرێ ناون بڕاو دەکرێ. ڕۆژنامەنووس بابەتێکی فەنتازیان لەسەر بنووسێ بە یەک فیشە گیانی دەکێشتێ. نووسینی هەڤاڵاکۆ خوێندنەوەی ڕەنزدەرگرایی بە کەمێک دەستکاریەوە.